دەرکردنی ئەحکامی ئیعدام بۆ ژنانی هێمای ئازادی و ئازاد ژیان نیشانەی ئەو پەڕی داماوی کۆماری ئیسلامی. دەستگای بێدادی کۆماری ئیسلامی دوای دەرکردنی حکمی ئیعدام بۆ شەریفە محەممەدی هەڵسوڕاوی کرێکاری لە گیلان، پەخشان عەزیزی چالاکی ژنان و یارمەتیدەری ئینسانە خاوەن پرەنسیپەکان لە کوردستانی بە پەروەندەسازی بە ئیعدام مەحکوم کرد. پەخشان عەزیزی کە هەڵسوڕاوێکی ئینسان دۆست، مەدەدکارێکی خوێندەوار و سیاسی و ژنێکی وشیار و خەڵکی مەهابادە، یەکەم جار ڕێکەوتی 25 مانگی خەزەڵوەری ساڵی 1388 هەتاوی لە کۆبوونەوەیەکی ناڕزایەتی خوێندکارانی کوردی زانکۆی تاران دژ بە ئیعدامە سیاسیەکان لە کوردستان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە گیرە. ئەو دوای 4 مانگ دەست بەسەربوون بە دانانی بارمتە ئازاد کرا. ئەو جارێکی تر لە ڕێکەوتی 13 مانگی گەلاوێژی ساڵی 1402 هەتاوی لەلایەن هێزەکانی وەزارەتی ئیسلاعاتەوە لە تاران دەست بەسەر کرا و برایە بەندی 209 زیندانی ئەبین. ئەو لە هەمان سەرەتای گیرانیەوە بۆ وەرگرتنی ئیعترافی ئیجباری و ڕازیبوون بە داخوازی بازجووە پەروەندە سازەکان بە توندی خرایە ژێر ئەشکەنجەوە. خۆی لە نامەیەکدا لە زیندان و لە هەمان مانگی جوولای ساڵی 2024 دەنووسێ لە هەمان ڕۆژی یەکەمی بازجوویدا سەرەڕای پێشنیاری قەزایی نەکراوی پەروەندەکەی بە بێدەنگی و بە پەلە پەروەندە سازیەکی کامل دەکرێت. لەبەر ئەوەی تەسلیم نابێت چەندین جار لە کاتی بازجوویدا هەڵی دەواسن، دەمی تر بە ناخی زەویدا دەیبەنە خوار و هەڵی دەکێشنەوە. زۆر جار سەری بە سەندەڵی بازجوویدا دەکێشن، سوکاتی، تەوهین و هەڕەشەی هۆویەتی و مێژووی بەسەریدا دەبارێت. ئەمانە بەگشتی لە بارودۆخێکدایە کە لە خراپترین حاڵەتی ڕۆحی و جەستەییدا قەراری گرتووە. ئەو بارودۆخە بەرهەمی ماوەیەک دوور و درێژ و 5 مانگ ژووری تاکە کەسیە کە وەحشەتناکترین ئەشکەنجەی سپیە. پەخشان لەم نامەیەدا بەم شێوەیە داکۆکی لە چوونی بۆ کوردستانی سووریە و خزمەت بە ئاوارە و بریندارەکانی هێرشی داعش و باقی تەرۆریستە ئیسلامیەکان لە بەرامبەر ئەشکەنجە و هاوار و هەڕەشەی بازجووەکاندا دەکات. سەرجەمی هەوڵ و چالاکیەکانم لە ڕاستای یارمەتی گەیاندن و ئەنجامدانی ئەرکێکی مێژووی بووە سەبارەت بە ئەزموونەکانی ژیانم و ئەو سەرکوتە مێژوویانەی بەرامبەرم کراون. ئەو لە تەمەنی لاویدا مەترسی قبول کرد و چوو بۆ ڕۆژاوای کوردستان و لەوێ سەرجەم هێز و توانایەکانی خۆی وشیارانە و مەدەدکارانە خستە خزمەت ژنان و پیاوانێکی داعشکێنەوە کە بەدانی 13,000 گیان بەخت کرد و یەکێک لە فاشیستترین تێرۆریستە ئیسلامیەکانی جێپشتیوانی دەوڵەتانی تورکیە و عەرەبستانیان تێکشکاند. ئەو ئەزموون و زانیاریەکانی مەدەدکاربوونی نایە ئیختیار خەڵکێکەوە کە لە باکوور و باکووری ڕۆژهەڵاتی سووریا کیانێکی خۆبەڕێوەبەری دموکراتیک و لایەنگری سروشتیان بنیات ناوە و بە شێوەیەکی فیداکارانە داکۆکیان لێ دەکرد. ئەم سیستمە دڵخوازی ئازادی خوازان و مۆدلێکی جەماوەری پڕ لە ئەزمونە بەو هەڵسوڕاوانی سیاسی لە سەرتاسەری دنیادا. پەخشان لەم بارەیەوە دەڵێ دیارە باوەڕی تەواوم بەوە هەیە کە ڕێگایەکی ڕاست بۆ گەیشتن بە کۆمەڵگایەکی دموکراتیکیش لە بنەڕەتدا بەرهەمی گرتنەبەری شێوەیەکی دموکراتیکە بۆ بنیاتنانی کۆمەڵگایەکی ئەخلاقی سیاسی کە خەڵک خۆیان کاروباری کۆمەڵایەتی خۆیان دەدەنە بەر باس و هەڵسەنگاندن، بۆیان گرنگە و ڕێگا چارەشی بۆ ئەدۆزنەوە. بەشداری بەشی زۆری خەڵک لە چارەسەرکردنی بابەتە کۆمەڵایەتیەکاندا یەکگرتوویی کۆمەڵایەتی و ڕێگای دەرچوون لە قەیرانەکانە و ئەمەش عەینی ژیان بەسەربردنی زانستی و زانستی ژنە کە دەستەبەربوونی دیموکراسی دەستەبەربوونی ئازادی لێ دەکەوێتەوە. دوای دەرکرانی حکمی ئیعدام و خستنە پاڵی تاوانی گاڵتەجارانەی بەغی مازیار تاتایی و ئەمیر ڕەیسیان وەکیلەکانی پەخشان عەزیزی بە بڵاوکردنەوەی هەواڵی دەرچوونی حکمی ئیعدام بۆی با ڕاگەیەنەرەکانیان وت بەداخەوە شوعبەی 26 دادگای شۆڕشی ئیسلامی تاران بۆ خانمی پەخشان عەزیزی حکمی ئیعدامیان داوە و ئەم حکمەش هەڵبەت سەرەتاییە و
ئێمە خەریکی تەنزیمی لایحەی دادخوازی و تۆمارکردنی دژایەتین بەرامبەر بەم حکومە. مازیار تاتایی بۆ زانیاری گەیاندنی زیاتر وتی وای دابنێن بوونی وێنەیەک لە تاوانبارێک بەچەکەوە لە ناوچەیەکدا کە کەوتۆتە بەر هێرشی داعش و نیشانەی هاتوچۆکردنی ئەو بێت بەچەکەوە لە سووریەدا. پرسیار ئەوەیە کە بە فەرزی هەڵگرتنی چەک لە سووریە لە کاتی جەنایەتی داعشدا و لە ناوچەیەکدا کە هیچ هێزێکی ئێرانی لێ نەبووە چۆن دەبێتە هەوڵدانی چەکدارانە دژ بە نیزامی کۆماری ئیسلامی. هەواڵی دەرکرانی حکمی بێبنەمای ئیعدام بۆ پەخشان کە دوای دەرکرانی حکمێکی هاوشێوە بۆ شەریفە محەممەدی بڵاو دەبێتەوە قین و تووڕەی زۆری لە کۆمەڵدا لێکەوتێتەوە. ئەم نەفرەت و قینە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بە شێوەیەکی بەرین بڵاو بۆتەوە. ڕاستیەکەی ئەوەیە کە دەرکرانی ئەو جۆرە حکمانە تۆڵەی سەرانی ڕژیمە لە شۆڕشی ژەن ژیان ئازادی بە پێشەنگایەتی ژنان. مامورانی قوەی قەزاییە و زیندانوانەکان هەواڵی دەرکردنی حکمی ئیعدامەکەیان ڕۆژی سێشەممە لە حاڵێکدا بە پەخشان عەزیزی ڕاگەیاند کە زیندانیانی سیاسی لە بەندی 16 زیندانی ئێڤین دەش بە حکمی ئیعدامی ئەو و بۆ هەڵوەشانەوەی لە مانگرتن لە خواردندا بوون. ئەم کەمپەینە کە لە 26 هەفتە لەوە پێشەوە کەوتبووە ڕێو تا ئەمڕۆژ کە زیندانیانی سیاسی 5 زیندانی دیکەی پێوە پەیوەست بوون بۆ تەجێی پشتیوانی بەرینی خەڵکی ئێران و دەرەوەی وڵات و خەریکە بەرینتریش دەبێتەوە. بێگومان دەرکرانی حکمی ئیعدام بۆ پەخشان و شەریفە بزوتنەوەی دژی ئیعدام لە کۆمەڵدا بەرینتر و قوڵتر دەکاتەوە. دەبێت بە هیممەتی خەبات لە دەرەوەی زیندان دەستی ڕژیمی ئیسلامی لە گەیشتنە گیانی زیندانی بەندکرا و کورد بکرێتەوە.